بەڵێ ئاراز دوای دوو کاژمێرونی و کۆتایی بە کۆبنەوەی شاندی هەرێمی کوردستان شاندی باڵای هەرێمی کوردستان لەگەڵ لێژنەوەزارێکەکە محەممەد شیع سوودانی پێچێنا بوو بە کۆبنەوەکە بە سەرپەرشتی محەممەد تەمیم بوو کە جێگری سەرۆکوەزیران و وەزیری پلاندانانی عێراقیشە لە هەمان کاتیشدا سەرۆکی ئەو لێژنەیە کە محەممەد شیع سوودانی پێچێنا بوو کە لە 6 وەزیر پێک دێ ئەم کۆبنەوەیە زیاتر لەسەر بابەتی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بوو بەغداد دەیویست کە بزانە بابەتی نەوت گەیشتووە بەچی کە ئایا نەوت یعنی تەواو ڕادەست دەکرێت یاخود هەم بە بیانووی دیکە نەوتی هەرێمی کوردستان ڕادەست ناکرێت بۆیە ئێستا لە کۆبنەوەکەدا ئەوەیان بۆ ڕوون بووە کە نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی سۆمۆ دەکرێت و وەکو هەنگاوی یەکەم دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام ئەوەی کەماوەتەوە بابەتی تەکنیکیە کە خۆشیان دەزانن کاتی پێویستە ئەو شاندی کە ئامادە بووە بابەتی شاندی نەوتیش ئامادە بووە هەروەها شاندی دارایی هەرێمیش بە هەمان بابەت شاندی دارایی بوو عێراقیش ئامادەی کۆبنەوەکە بوونە کە شاندی دارایی عێراق کە لە بەڕێوەبەری گشتی پێکاتوە تەیف سامی ئامادەی کۆبنەوەکە نەبووە ئەو بابەتی کە ماوەتەوە ئێستا ئاراز گفتوگۆی لەسەر بکەن بابەتی نەوت تەواو بووە کۆتایی پێهاتووە کە بەغداد دەزانێت کە ئێستا هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی سۆمۆ دەکات ئەوەشی کە دەمێنێتەوە 50,000 بەرمیلە کە ڕۆژانە بۆ کاروباری ناوخۆیی بەکارهێنێ ئەوەی دەمێنێتەوە کە گفتوگۆی بەردەوامی لەسەر دەکەن بابەتی داهاتی ناوخۆیە لە هەمان کاتیشدا بابەتی تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بابەتی تەوتینەکە هەر لەسەر هەژماری من دەمێنێتەوە بەڵام دەبێ داتای تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت بە وەزارەتی دارایی عێراق بۆی بزانن کە ئەم موچەخۆرە کە هەژماری هەیە لە هەژماری منە یاخود لە هەر بانقێکی کە لە سیستەمی هەژماری مندایە ئایا ئەو فەرمانبەرە ڕاستەقینەیە و هیچ کێشەی نییە خۆ دەزانی هەندێک ڕێکاری تەوتینکردن هەیە کە لە عێراقدا دەبێت هەرێمی کوردستانشە پابەت بن پێوە کە ئایپان و زانیاری فەرمانبەرەکەیە لە هەمان کاتیشدا بابەتی داهاتی ناوخۆ تا ئێستا ڕوون نەبووتەوە کە داهاتی ناوخۆ لەسەر چۆن ڕێککەوتون ئایا ڕێککەوتون لەسەرەوەی کە هەرێمی کوردستان دەڵێ من بۆ 50 بۆ 60 ملیار دەتوانم مانگانە ڕەوانە بکەم یاخود ئەو پێشنیاری دیکە دەڵێ کە لە میزان مراجعە لە تەرازوی پێداچوونەوە چەند بمێنێتەوە لەو بڕەپارەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە عێراقی وتووە کە چەند بمێنێتەوە ئەوەندە پارە دەدەین بە ئێوە واتە لە کۆی ئەو خەرجی لە داهات چی خەرج دەکات لە داهاتی ناوخۆ ئەوەی دەمێنێتەوە ڕەوانەی عێراقی دەکات بەڵام تا ئێستا عێراق سوورە لەسەر ئەو لێکتێگەیشتنی کە ئیمزای کردووە لە بەیاننامەکەی وەزارەتی پلاندانان ڕوون و ئاشکرایە دەڵێ ئێمە بە جۆرەی بڕیاری دادگای فیدراڵ مامەڵە دەکەین لەگەڵ هەرێمی کوردستانە لە هەمان کاتیشدا بە جۆرەی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئەو لێکتێگەیشتنی کە ئیمزا کراوە لە نێوان هەردوو لاواتە هەم 120 ملیارەکە داوات دەکەن کە مانگانە 120 ملیار ڕەوانەی بەغداد بکرێ بۆی بوونچەی مانگانە بەبێ کێشەڕەوانە بکرێ لە هەمان کاتیشدا نەوت ڕادەست دەکرێت کە وەک خۆشیان دەڵێن کە نەوتی کێشەی تێدا نەماوە و تەنیا ئەوانەی کە بابەتی تەکنیکیە کۆتایی